کەواتە ڕای ڕاستیان بۆ چوونی ڕاستەوەیە کە سەیدی نزیکەی 400 ساڵ لەمەوە بێت ژیاوە بۆ شاعری بوو. ڕاستە زۆربەی شاعرەکان سروشتیان جوان باڵر بناو ڕوان تاشەوە زەردەی هیجرانم کردم بێتەوە. بەناوی خوای میهرەبان ڕێز و سوپاس و دەستخۆشی بۆ مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان بۆ سازکردنی ئەم کۆڕە کە بۆ ناساندنی چاپێکی دیوانی سەیدی هەورامی بوو لە ئامادەکردنی مامۆستا عوسمان هەورامی کۆچکردو. لەم کۆڕەیە هەم ناساندن بۆ کتێبەکە کرا و هەروەها با بڵین تیشکیش خرایە سەر هەندێک لایەنی شێعرەکانی سەیدی هەورامی. توانم بڵێم ئەمە وەکو بڵێ یادکردنێکی باش بوو لە سەیدی هەورامی لە پێشەوە دواتریش لە مامۆستا عوسمان هەورامی شاعیر و نووسەر و با بڵێن خاوەنی کۆمەڵێک بەرهەم لە کۆمەڵێک بوارە لە ڕاستیە. ئەمە یەکێکە لە هەوڵەکانی مامۆستا عوسمان کە ئەم دیوانەی ئامادە کردووەوە با بڵێن بە شێوەی کرمانجی ناوەڕاستیش تۆرانی تەرجەمەی شێعرەکانی کردووە. بێگومان سەیدی یەکێک بووە لە شاعرە زۆر گەورەکان. ئەتوانم بڵێم یعنی گەورەی ئەو لەوەیە دەرەکەوێت کە کاتێک شعری ئەو خوێنیتەوە تۆ هەست بە جیاوازی ئەوەکەی لە شاعیرێکی گەورەی وەکو مەولەوی لە شاعیرێکی وەکو بێسارانی بێگومان ئەو یعنی ساڵە بە چەند سەدەی ینی لە پێش ئەوانەوە ژیاوە. بەڵام لە ڕاستیە یعنی شعرەکانی ئەو وەکو کەرەستەی شعر وەکو زمان وەکو وێنەی شعری وەکو زۆر لایەنی تر هەستەکەی یعنی سەیدی شتێکە جیاواز یعنی تەنانەت ئەو کێشانەی کە بەکاری هێناون تایبەتمەندی خۆیان هەیە لە شعرەکانی سەیدیە. بۆ یعنی بەشێک لە باس و بابەت یعنی سروشت ئامادەیەکی زۆری ئەو شتە و بابەتانی کە بوونەتە بابەتی شعر لای ئەو یەکێک لەو بابەتانە سروشتە. طبعاً خۆتان نەزانن کە سروشتی هەورامان یعنی جوانیەکی زۆر سیر و سەرنجڕاکێش و سیحراوی هەیە و ئەمە لای هەموو شاعران با بڵێن بۆتە کەرەستەیەکی شعری بەڵام هەریەکەیان بە شێوازێک و بە جۆرێک. سەیدیش بەشێک لە شعرەکانی لە ڕاستیە ستایشکردنی ئەم با بڵێن سروشتە دواندنی سروشتە یعنی لە یان ئەوەیە کە ڕازونیازی خۆی لەگەڵ سروشتا کردووە. جا ئەتوانم بڵێم یعنی بەشێک لەم شعرانەی لە گۆرانی هەورامیە وتراونەتەوە و لە ژێر کاریگەری هەندێک لەو شعرانەی ئەوە کە ئەو شعرانەی ئەوە توانم بڵێم جۆرێک لە عیشقیان بۆ هەورامان دروست کردووە وەکو زێد وەکو شوێنی نیشتەجێبوون وەکو جوانی سروشت یعنی ئەمە لە شعرەکانی ئەوە زۆر بەقوڵی هەیە. ئەم ئامادە بوونەی ئەم عیشقایە لە شعری ئەوە کاریگەری لەسەر گۆرانی هەورامی کاریگەری لەسەر شاعیرەکانی تر بووە. یعنی هەندێک لە بەیتە شعر لە گۆرانی ئەی بیستین بۆ نمونە یعنی ئەو لاوانەوانەی کە بۆ هەورامان وتراون بەشێکیان ئەتوانم بڵێم شعری سەیدین وتراونەتەوە بەشێکیشان ئیلهامیان لە شعرەکانی سەیدی هەورامیەوە وەرگرتووە. لایەنێکی تر لایەنی خواناسی و ئاینداریە لە شعری سەیدیە قەسیدەی یا حەیی بێچوون یا حەیی بێچوون یا حەیی بێمیثل بێهەم تای بێچوون ئەمە یەکێکە لەو قەسیدانە کە مناجات و هەم ستایشی خوای گەورەیە و هەم مناجات و ڕازونیازە لەگەڵ خوای گەورە. لە شعرێکی تری ئەتوانم بڵێم یعنی هەستێکی عرفانی قوڵ لەو شعرەشی ئەبینرێ کە باس لە با بڵێن ڕوانینێکی سۆفیانە ئەکا بۆ دنیا ئەو شعرە کە باز لە فەنابوونی دنیا و ئەمانە ئەکا ئەمەش شتێکی ترە لەو شعرانە لەگەڵ و باس و بابەتانەیە کە مامۆستا ئەیوب تیشکی خستە سەروانش کۆمەڵێک بابەتی تر بوون کە لە شعرەکانی ئەوە بابەتی خۆشەویستی کە لە شعرەکانی ئەوە تیشکی خراویست. مەجذوب سال لەناو تێزی سۆفی گەریا ئەوی بەڵێن ساڵی کورد مەجذوب خۆناغەکان لەبڕێ خۆناغەکان لەبڕێ جاگەتەوە ئەم بەڵێن مەجذوب سال خۆشەویستیەکە ئەمیش ئەم شعر فعلا عشق توانیەتی وێنەی شعری دیارە بەڕاست سەیدی هەورامی یەکێکە لەو شاعرە تەڕدەس و زمان شیرینانەی کە توانیوێتی بە جوانترین شێوەوە لە فراوانترین دەواازەوە بێتە ناو شیعر و ئەدەبیاتی کوردی. سەیدی بەدەر لەوەی کە شاعرێکە بەڕاستی لە وەسفی سروشتە و هەروەها لە باسی خۆشەویستی بە هەردوو لکەکەیەوە حەقیقی و مەجازی و هەروە لە باسی شێوازی ژیانی خەڵکی هەورامان و ئەو شوێنەی ئەوی تیاژیاوە ئەتوانم بڵێم کەم نمونەیە هەمان کاتوانوێتی گەمەی زمانی لە شعرەکانی بکە. چەندین وشە و دەستەواژەی ناوچەی باکووری بەکارێنەوە باکووری کوردستان بەڕاستی ئاوێزانی زمانەکەی خۆی کردووە زمانە شعریەکەی خۆی کردووە. هاوکات سەیدی لە فۆرمە ئەو شعرێکە من لە سەرەتاوە خێمەوە فۆرمێکی زۆر نایابە یعنی ئەتوانم بڵێم تاکە لە ناو ئەدەبیاتی کوردیە ئەو شعرەی دڵبەر دڵەسانایی جمن شەرتی دڵەسانینی و جەورژمەی ڕەندژمەکەر خۆ کافرستانینی و هەتا دوای ئەمە فۆرمێکە زۆر جیاوازە لە فۆرمی تری شاعرە میسال هەم لە کێشی بڕگا و هەم لە ئەوانی ئەو کێشانەی تریشە کە شاعرانی تر وتویان ئەم شعرە
ئەتوانم بڵێم دەگمەنە و کەم نمونەیە. ئەم هەوڵەش کە ئێمە دامان بەڕاستی بۆ وەفاداریەک بوو بەرامبەر بە سەیدی و بەرامبەر بە مامۆستا عوسمان محەممەد هەورامی کە 52 ساڵ لەمەوە پێش دێ بەدێ شوێن بە شوێنی هەورامان شاخ بە شاخ و هەوار بە هەوارگەڕا هەتا توانی چەند پارچە شعرێکی سەیدی کۆبکاتەوە لەبەرەوە پێش ئەو دیوانی سەیدی بە چاپکراوی نەبوو کەشکۆڵێکی وا دەست نەکەوتبوو کە چەندین پارچە شعری تیاابێ ئەو توانی بەڕاستی لە چەند کەشکۆڵێکەوە ئەو دیوانە گەڵاڵە بکاو کاتی خۆی بە هەورامیش تەرجمەی کرد و بەڵام ئێمە پێمان باش نەبوو هەورامەکەی تیاابێ لامان برد سۆرانی بەڕاستی تەرجمەی کردبوو سۆرانەکەمان لا بچکێمە یەک زمانین سۆرانی و هەورامی وەرگێڕان لە دیالکتێکەوە بۆ دیالکتێکی تر بە شتێکی باشمان نەزانانی ئێمە وەکو خۆی شعرەکانمان بڵاو کردەوە وەکو مەڵبەندی ڕۆشنبیری هەڵگەشتار و شارەزای زمان لە چەندین کەناڵ بۆ لە جوانووسین و گوێدەنی نووسین و دە زمانی خەڵکی ئاسارە کردوون.